لەو بارانی کە من بە زەڕوری هەزارم حکوومەت بیکەم ئەوەیە پشتی گەنجەکان بگرێت لۆری پیشەسازیەوە ئەم ئیسفادێکی زۆری هەیە بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی لەبەری وا مالیەکە کە بەرەو پێش بچینەوەی پیشەسازیە و پێویستیشمان بە وڵاتانی دەوروبەر نەبێت. ناوم لە حکوومەتی کوردستانە زیاتر پشتگیری گەنجان بکە لە ڕووی مادی یارمەتی گەنجدا گەنجی ئێستا پێویستی بە یارمەتیە گەنجەکانمان زیرەک لێهاتوون لە ئەوکان ئەگەر پاڵپشتێکیان هەبێت ئەتوانن زۆر شت بکەن خزمەت بە وڵاتە بکەن خزمەت بە کوردستان بکەن. ئومێدێکی زۆرمان پێی هەیە بەس تەنهایەک ینی داوامەیە کە ئیحتیمام بە باخچەی ساوایان بدرێت باخچەی ساوایان چکە ئەگەر ئیحتیمام بۆی بدرێت لەلایەنی پەروەردەوە کوشتن گەندەڵی هەموو شتێک کەم دەبێتەوە بە هیوام زیاتر ئیحتیمامی پێ بدرێت و زمانی دایی بگەڵێتەوە. داواکاری لە حکوومەت هەلی کار بۆ گەنجان زیاد بکات هەوڵ بدا خوێندن بەرەو پێشەوە بات و زانست و زانیاری و هەروەها ئێمە گەنج هەمومان چاومان لەوەیە کە چاومان لەسەر حکوومەتە کە ڕۆژێک دابێ بڵێ ئێمە هەلی کارێکی زۆرمان بۆ گەنجان داناوە و زانستیان بۆ بەرەو پێشەوە بین. ئەمە کارەبامان زۆر کەمە ئەو کارەبا دەبێ علاج بکرێ ئاو دەبێ علاج بکرێ ئەمە لە سەنتەری شاری هەولێر دەژیم ئێستا ئاومانیا کێشەی کارەبامانە ئەو کێشانە سەرەکینە حەل بکرێن ئەو ویشە کە لە 27 ساڵی ڕابردوو نەکرا حەزمان لێ بکرێن.